چوونەسەرەوەی ئاماری خۆکوژی لە ئێران ئاکامی دەسەڵاتی 42 ساڵەی ڕژیمی ئیسلامی. کۆمەڵی ئێران لە یەکێک لە دژوارترین قۆناغەکانی ژیانیدا بەسەردەبات. گیرروگرفتی ئابووری، سیاسی و کۆمەڵایەتی لە ماوەی دەسەڵاتی 42 ساڵەی کۆماری ئیسلامیدا بۆ پەڕی خۆی گەیشتووە. ئازارە کۆمەڵایەتیەکان لە ئاستێکی کارەساتباردا پەرەیان سندووە. بەراوردی بەڵگەمەندی نێونەتەوەیی ئێرانی ئەمڕۆی خستوەتە ناوڕیزی خەمبارترین وڵاتانی جیهانەوە. شادی مرۆڤەکان بە ئاستی ڕەزایەتیان لە ژیان و هیواداربوونیان بەداهاتووەوە گرێدراوە. ڕەزایەت لە ژیان بەر لە هەموو شتێک لەلایەن ڕژیمی سەرمایەداری ئیسلامی لە ئێران بە بارمتە گیراوە. وەها بارودۆخێک مرۆڤ بەردەوام گرفتاری وەدەستێنانی بژێ و زیندوومانەوە دەکات و بەرەو پێگەی نزم و شکستی مادی و معنەوی هان دەدات. ئەم بارودۆخە مرۆڤی چەوساوە و بێبەش بەردەوام لە دڵڕاوکێ و سترێسدا ڕادەگرێ. کاتێک پێداویستی مادی و معنەوی لە وەها کۆمەڵێکدا دابین ناکرێت، مرۆڤەکان لە خۆیان و لە کۆمەڵیان نامۆ دەبن. مرۆڤ خۆی بەتەنیا و بێپشتیوانە و بێداهاتوو دەبینێت و لە قێراناویترین حاڵەتدا کاردەگاتە جێگەیەک کە لەو پەڕی داماویدا خۆی لە مافی ژیان بێبەری دەکات. یەکێک لە دواهاتەکانی خەمۆکی و شاد نەبوون چوونەسەرەوەی ئاماری خۆکوژی لە ئێرانە. لە کۆمەڵگا جۆرەوجۆرەکاندا خۆکوژی زیاتر بەپێی دەروونناسی کۆمەڵایەتی تایبەت بەم کۆمەڵگەیە شی دەکرێتەوە. بەڵام چوونەسەرەوەی ئاماری خۆکوژی لە ئێران پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ دەسەڵاتی 42 ساڵەی ڕژیمی ئیسلامی هەیە. بەشێکی بەرین لە خەڵکی ئەم کۆمەڵگەیە بە شێوەیەکی ئاشکرا و یان نەهێنی تووشی خەمۆکی بوون. لەوەها بارودۆخێکدا خۆکوژی لە ناو تازە لاوانی کەمتر لە 18 ساڵ تەمەن بە شێوەیەکی بەرچاو بەرز بووەتەوە. لەو نێوەدا بەتایبەت ئاماری خۆکوژی لە ناوچابێ بەشەکانی ئێران ڕوو لە زیاد بوونە. ئەوەش لە حەڵکدایەکە ئامارەکان تەنیا ئەو بەشە لە کارەساتی خۆکوژی لە خۆ دەگرن کە لە ڕۆژنامەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو دەبنەوە. ڕۆژی سێشەممە سەی مانگی خەرمانان لەگەڵ خۆکوژی کچێکی 16 ساڵ تەمەنی خەڵکی شاری قەتور لە شارستانی خۆی سەر بە ئۆستانی ئازەربایجانی غەربی ئاماری خۆکوژی منداڵانی ژێر 18 ساڵ تەمەن لە ناوچە کوردنشینەکان لە ماوەی 8 مانگی ڕابردوودا گەیشتە 35 کەس. لەو 35 کەسە خوار 18 ساڵەیەی کە لەم ناوچەیە دەستیانداوەتە خۆکوژی 20یان کچ بوون. لە سەرەتای ساڵی 1400 هەتاوی ئامارێکی ورد سەبارەت بە خۆکوژی لەلایەن ناوەندە ڕسمیەکانی کۆماری ئیسلامیەوە بڵاو نەکراوەتەوە. بەڵام جێگیری کۆمەڵایەتی بەهزیستی ئێران لە وتوێژ لەگەڵ خەبەر ئانلاین ئاماری خۆکوژی لە ئێران لە ماوەی ساڵەکانی 1398 و 1399 بەپێی راپۆرتی پزیشکی قانونی 41,000 کەس ڕاگەیاند. بەپێی ئامارەکانی پزیشکی قانونی لە ساڵی 1399 بە شێوەی مامناوەند ڕۆژانە 15 کەس لە ئێران بەهۆی خۆکوژیەوە گیانیان لەدەستداوە. بەپێ ئەم راپۆرتە هەموو مانگێک 450 کەس و لە ماوەی ئەو یەک ساڵەدا 5490 کەس بەهۆی خۆکوژیەوە مردوون. ڕۆژنامەی ئێعتماد ڕێبەندانی ساڵی ڕابردوو لە راپۆرتێکدا لەسەر زاری سەرچاوەیەکی ئاگادار لە سازمانی پزیشکی قانونی ئێران ڕایگەیاندبوو کە ئاماری خۆکوژی لە سەرەتای ساڵی 99 لە بەراورد لەگەڵ هەر ئەو ماوەیە لە ساڵی ڕابردوو 4.2 لەسەد زیادی کردووە. هەروەها تەقی ڕۆستەمبەندی سەرۆکی ڕێکخراوی کاروباری کۆمەڵایەتی ئێران لە مانگی ڕێبەندانی ساڵی 99 باسی لە چوونەسەرەوەی ئاماری خۆکوژی کەسانی ژێر 18 ساڵ و سەرووی 60 ساڵ تەمەن لە ئێران کردبوو. جێگیری کۆمەڵایەتی بەهزیستی ئێرانیش ڕایگەیاندبوو کە کاتێک 7 ملیۆن بێکارمان هەیە ئاستی تەحملەکان دێتە خوارێ و ساڵانە پتر لە 1 ملیۆن کەس لە وڵاتدا دەستەدەنە خۆکوژی. بەپێی راپۆرتە نێونەتەوەیەکان ئێران لە ناو وڵاتانی ناسراو بە ئیسلامی لە خۆکوژیدا پلەی سێهەمی هەیە. کێشەگرفتی فراوانی ئابووری لەوانە بێکاری بەرین لە ناو ناندەرهێنەرانی بنەماڵە و لاوان بێڕەونەقبوونی بەردەوامی سفرەی بنەماڵە کرێکاریەکان لە شار و دێ، حەقدەستی 4 بەرابەر ژێرهێڵی ڕسمی هەژاری کرێکەرانی لەسەر کار، نەبوونی بیمەی بێکاری و بیمەی کۆمەڵایەتی گونجاو و پێویست،
گرانی سەرسوڕهێنەری کرێماڵ و هەزینەی مەسکەن و سەرپەنا، گرانی هەزینەی هاتوچوو دەیان گیر و گرفتی دیگە، پەرەسەندنی ئازارە کۆمەڵایەتەکانی وەک ئێئەتیاد، لەشفرۆشی، بێئاسۆیی لاوان لە هۆکارە سەرەکیەکانی خۆکوژی خەڵکی وەگیان هاتووی ئێرانن. پێویستە لە پەنا هەمووی ئەوانەشەوە یاسای کۆنەپەرستانە و سەختگیرانەی مەسهەبی و پیاوسالاری کۆماری ئیسلامی و پاشماوەی سوننەتی دواکۆتووی ناو کۆمەڵ بە هۆکارەکانی خۆکوژی زیاد بکەین. لە ماوەی 1 ساڵ و نیوی ڕابردوودا و لەگەڵ بڵاوبوونەوە و پەرەسەندنی ڤیرۆسی جیهانی و کوشەندەی کۆڕۆنا، کۆماری ئیسلامی بە پەرەپێدانی ئەم ڤیرۆسە لە ناوچە جۆراوجۆرەکانی ئێران، گرتنەبەری شێوازی نازانستیانە و ناتەندروست، پشتبەستن بە خوڕافاتی مەسهەبی لە بەرامبەر زانستی پزیشکی، فەرمانی خامنەیی بۆ قەدەغەکردنی واکسینی ئامریکایی و ئینگلیسی ئاگاهانە بەستێنی کوشتاری بە کۆمەڵی خەڵکی ئێران و سەرهەڵدانی کارەساتی کۆمەڵایەتی خوڵقاند. کوشتارێکە بە وتەی بەرپرسانی ڕسمی هەتا ئێستا پتر لە 120,000 کەس بەهۆیەوە گیانیان لەدەستاوە و بەپێی راپۆرتی ناوەندە غێرە دەوڵەتیەکانیش 5 بەرابەری ئەم ئامارە گیانیان بەخت کردووە و چەند ملیۆن کەسیش گیرۆدەی ئەم نەخۆشیان. لەو ماوەیەدا کۆڕۆنا بە باقی کێشە و گرفتە کۆمەڵایەتەکانی خەڵکی ئێران زیاد بووە و یەکێک لە هۆکارەکانی پەرەسەندنی خەمۆکی و جۆرەکانی ناڕەحەتی دەرونیە. بێگومان خۆکوژی نە ڕێگای دەربازبوونی کەسی و نە شێوازی بەرەنگاربوونەوە لەگەڵ کێشە و گرفتەدا سەپاوەکانی نیزامی دەسەڵاتدارە. ئەم کردەوەیە نیشانەی سەردانەواندن و تەسلیم بوونە لە بەرامبەر کێشەکاندا. شێوازی ئاسایی مرۆڤەکان بەم جۆرە نییە. پێویستە ڕێوشوێنی کەسانێک بگیرێتە بەر کە بەرەنگاری بربەستەکانی ژیانیان دەبنەوە و لەم ڕێگەیەوە شادی و خوشحاڵی بە ژیانیان دەبەخشن. خەبات دژ بە ڕژیم و مناسباتێک کە ئەم ڕژیمە پارێزەرەتی ڕێگای دەربازبوون لە بارودۆخی ئێستایە. دامرکاندنی ژان و ئازاری خەڵکی ئێران بە ڕزگاربوون لە چنگ نیزامی مەسهەبی و سەرکوتگەری ئیسلامی مێسەر دەبێت.